هیچ خۆشیەک نەبوو کا خۆشی بوو لەبەرەوەی ئەم هەموو کوشتنە ئەم هەموو مردنە ئەم هەموو ئافرەت کوشتنە ینی هیچ خۆشیەکەم نەبینی من نازانم لە بەئینی خۆم بەڕێی خۆم خۆشیم نەبینیوە دڕوبەڕووی ئەم کوشتن و بڕی نەبوونەتەوانێ و بەڕاستی زۆر ناخۆشە ینی هەستەکەی ئافرەت بە نوعێک سەیرەکرێ ئافرەت بە سووکی سەیرەکرێت و لە ڕوویەوە بەڕاستی زۆر ناخۆشە لەم حەدەبی وەسێنن باشترە ینی بەڕاستی لە خۆڕایی ئافرەتێکە کوژرەیان سوکاتی بە ئافرەتێکمانەوە کرێ هەزارەها ئافرەتمان سوتازارە ئافرەتمان کوژرا پیا و ئافرەتی کوشت برا کوشتی باوک دایکە مچی عنی زۆر زۆر ناخۆشە بەڕاستی پێش ناڕووین بە حیاتی چونکم ئەقلمان دوور لە ڕۆتۆ ئێوە ئەقلمان ژەناویە لەزانی بۆچی ژەناوین لەبەرەوەی هیچ ئینێکمانتیان نییە بڵێم چۆنی وەکو شتێک ڕێز بەرەو پێشتونێکمانە شتێکمانێ لەبەرەوەی ئافرەتەکانمان بە نوعێک سەیرەکرێت یعنی لای بڵێن شتێکە بێت ڕێی موبایلێکەوە شتێکەوە سەیرەکەی ئافرەتەکە کوژراوە لەلایەکەوە هەزار ئافرەت دۆزراوەتەوە بە کوشتن بە سووتانن خۆشی تر نییە لە وڵاتی ئێمە ینی بەڕاستی ناخۆشیان کردووە بەرەو پێشبوون بڕوا باشە بەرەو شتی چاک بڕوا بەرەو قەیچەکە با دوکانێ بۆ خۆی دابنیە بە حڕبیە ئەو ئافرەتە لە ژیانی خۆی حڕبیێت قەیچەکە ئەتوانێت کە ئیشێکی سربەخۆی بۆ خۆی بدۆزێتەوانێت ئیشە دروستکە ئیشێ بکات بۆ خۆی ڕێگریان یەکرم دەمە سێرەکە لەلایەکە و برا ڕێگری لێکە لەلایەکە و مێردەکەی لەلایەکە و باوکی نابێ نابێت تۆ بچی ئەمە بکەیت نابێ بچیە و بکەیت ئەوە ئافرەتەکە لەبێ ئەشکێت لەوێ هیچ یعنی ژیانی نامێنێ دڵی خۆش نییە ئیشەڵڵا هیوادارم ئافرەتەکانمان تۆزێ بژین تۆزێ ژیانە دروستکەن بۆ خۆیان یعنی ئافرەتیش مافی خۆیەتی ئێستا ئێمە هەموو مافی خۆمانە من ژنی دەرەوەم ژنی ماڵەوە نیم وەنیە من ئێستا ژنی دەرەوەم لە ماڵەوە ئیش ناکەم ناتوانم ئیشی دەرەوەکەم من خۆم لە دایرە لە دەوامەکەم یەم و ئەڕۆم بۆ هەموو ژنێکەواتە خوازم ینی بەڕاستی ئەم ژنانە کە ئەکوژرێن زۆر زۆر ناخۆشە تۆزە لێرە بەشکم ئینشەڵڵا پشت بە ئەو خۆی گەورەیە ئەم 2023 ببێ بە مای خێر و بەرەکەت بۆم ئافرەت و بۆ میلەتی کوردەمان وڵای بڵم بە ئام ساڵێکی بەشی خۆشی تیا بوو و ناخۆشیشی تیا بووە و خاستە بۆ ئافرەتان کە ئەبیستی کەسێک ئەکوژرێت ئافرەتێک ئەکوژرێت یاتون دوتیژی بەرامبەرەکرێ هەلخۆ هەستێکی ناخۆشە هەیە هیوادارم ئەوە نەمێنێت لەگەڵ ئافرەتاتون دوتیژی نەمێنێ کوشتنی ئافرەت کەم بکرێتەوە ئیشەڵڵا پشتیوان بخوا بۆ ساڵی 2023 هیوادارم ئافرەتان کەمترتون دوتیژیان بەرامبەر بکرێ کار ئاسانیان بۆ بکرێ بۆ ئیشکردن هاتنە دەرەوە لە ماڵەوە لەسەر خاچی خۆیان بۆستن پشت بە خۆیان ببەستن ئیشەڵڵا هەروتم ئیشەڵا بۆ ئەم ساڵ ڕێگری نەکرێت ئافرەت کە خۆی کار بکە کارێکی ڕێکوپێک مەبەسمان کاری ڕێکوپێکە لەسەر قاچی خۆی بۆستێ پشت بە خۆی ببەستێ هیوادارم کەس و کاریش ڕێگری نەبنەوە متمانە بە کچەکانیان بکەن ئیشەڵا بەجددی هەواڵێکی زۆر ناخۆشە بۆ ئافرەتان کارێکی زۆر خراپە لەبەرەوەی تۆ پارێک دابین کردو بۆ دووبارە هێنانەوەی ژن شتێکی زۆر ناشرینە ئافرەتان پێی ئەشکێن پێی ناشرینە بن پێیان ناخۆشە تەبعەن بەرەو دواوە ئەڕۆی قەت بەرەو پێشەوە ناڕێ بۆ بڕیارانە هیوادارم ساڵێکی پڕ خۆشی بێ هیوادارم ساڵێکی پڕ ئاسوودەی بێ بۆ ئافرەتان بۆ هەموو لایەک ساڵێک بێ دوور لە کێشە دوور لە خەم بۆ ئەم وڵاتەمان ئینشەڵڵا پشتیوان بخوا هیوادارم ساڵی 2023 وەکو ساڵی 2022 نەبێ حکومەت پشتگیری ئافرەتان بکە یاساکان پشتگیری یاساکان بکە بۆ یۆکو ساڵی 2022 کارەساتی دڵتەزێنیتیانە بێ بۆ ئافرەتان بڕیاری باش دەرکە هیوادارم ساڵێکی خۆش بێ بۆ هەموو لایەک واللهی ئەو کۆی بە شێوەیەکی عام ئەیبینین هەمومان ینی چاوکراوین لەوەی کە ئەیبینین گەنجان هەستەکەم لە ساڵی 2022 نەخۆیان توانیان شتێکی وا پێشکەشی خۆیان بکەن نە حکوومەت نە ینی دنیای ئێستا ناتوانین هیچ شتێک پێشکەشی گەنجام بکەن خۆتە زانینە لە زانکۆیە توانیانە پێشکەوتنێکی وا بخۆیانەوە ببینن هەموو خوێندنی زانکۆیان خۆپشاندان بووە یان ناڕازایی دەربڕین بۆ لەسەر حکوومەت لەسەر ئەو شێوازانی کە پێشکەشەکرێن لە زانکۆکانە و هەم دەرماڵە
فترێکی زۆر لەسەر دەرماڵە هاتنە سەر جادەکان هاتنە قسە لەسەر حکوومەت بەس ئەوەی ئەیبینین یعنی مانگێک دوو مانگ باشە بن و حکوومەت دووبارە وەکو سەرەتای لێتەوە حکوومەت نازانم بۆچی حکوومەت هیچ هەلی کار بۆ گەنجان ناڕەخسێنە ئێستا بۆ من وەکو خۆم لە کەرتی تایبەتە ئیشەکەم و خۆم تەواوم کردووە و تەلەبەی ئێستاش بەعام هەمووی بیر لەوە کاتەوە هیچی ناتوانێت کارێکی وای هەبێت ئیشێکی خۆی هەبێت بۆیە تەسەوڕەکەمی ئەوە بە زۆر ناتوانن گرنگی بە خوێندنەکەیان بن يعني ئەوەی کە ئەیبینی گەنجی ئێستا ناتوانێت گرنگی تاوا لەسەر چخ لەسەر خوێندن بکات لەسەر شتی ترەشتی لاوەکیە تەسەوڕەکەم ساڵانە توندوتیژی بەرەو زیاد بوون بێت بەس وەکو تاک یعنی تقریبا هەوڵ ئەبێ هەموو تاکێک هەوڵی ئەوە بات خۆی باش بکە ژیانی خۆی باش بکە لە ئەنجامە تۆ ئەبێ خۆت پلانی ساڵەکەی خۆدا بنی بۆ نمونە تۆ بیر لەواکەی تۆ پلانی ساڵی پێشوو چی بووە توانیت بە ئامانجەکان بگەیت توانی ئەو شتانە بپێکی کە ئەدویست توانی و باشە ئەگەر زانی ئەو ساڵە زۆر قورس بۆەوە نەتوانانی دووبارە ئەم ساڵ پلاندا ڕێژی بکەرەوە بۆ ساڵی 2023 و ئینشاءالله ئەبێ هەوڵێکی زیاتر بی بۆ نمونە من ئەمڕۆ لە ڕۆژەکە دانم سعاتێک کتێب خوێنمەوە و دانم 4 سعات نزیکی لە ئیشەکەم لەسەر کارەکەمم لە ماڵیشەوە تقریبا تۆ هەر سعاتێک دانێ بۆ خواردنی ئەو ژەمە کە حازرێکیت و پێشکەشەکەی سەرکی کاتێکی زۆرەمەوە بەس گەنجی ئێستا هەمووی سۆشیال میدیا بەکارێنێ عنی تۆ ئەبێ بیر لەوە بکەیت و ئەگەر لە سایە 50 بۆ 60 هۆکارەکەی حکوومەت بێ تۆ ئەتوانی پلانداڕێژی ژیانی خۆت ئی تایبەتی خۆ چاکوی ئەگەر هەر تاکێک لە لێرە بۆ نمونە هەر تاکێک لە ئێمە پلانداڕێژەکەی خۆی چاک بکە هەوڵ بات ئەوە زۆر باشە بێ عنی تەسەوڕەکەم باشتر ببێ گەنجی ئێستا ئەگەر زیاتر لەسەر ئەوە جەخت بکاتەوە پلانی تاکی خۆی ڕێک بخە ئەو کاتی زۆر بیر لەسەر ئەوە ناکرێتەوە کە حکوومەت چیەکە و چی ناکە و هەروە یواخوازم کە ژنانی شۆکو چۆن هەتا ئێستا ژنان ئەلحەمدولیلا شان بەشانی پیاوان ئیشیان کردووە بەردەوام لە ئیشەکانیان چونکە ئەوان بەدەر لەوە ئەتوان ئیشی ماڵەوە بکەن توانێکی باشتریانە کە ئەتوان ئیشی دەرشەوە بکەن وڵی 2022 بەگشتی ساڵێک بوو ئەین ساڵێکی باش نەبوو بەگشتی بۆ خوێنکار نۆکە خوێنکارێک کە قسە بکەم ساڵێکی باش نەبوو بەگشتی بۆ ئەمە چونکە لە سەرەتای داوام و باش هاتین بەڵام هەموو ساڵێکەوە ئەکەن یعنی خوێنکار بە بڕاهینێکی زۆر ناهەموارە تێپەڕ ببێت بۆ نمونە ئێستا خوێنکار هەیە لە شارێکی دوورەوەکو من یعنی ئێستا من لە شاری کۆیم هاتوون بۆ خوێندن بۆ ئێرە یعنی پێویست بە بڕێ پێویست بە زۆر شت دەبێت بۆ دابینکردن پێویست بە بڕەپارێک بێ بۆ دابینکردن بۆ داخلی من خۆم لە داخلیم دەرماڵە نادەن یعنی هەموو ساڵ بێ بە کۆمەڵێ تەلەبە کۆمەڵێک ئازار و ناڕەحەتی ببینێ و کۆمەڵێ ینی دەرسی بفەوتێنێ و بچێتە سەر جادا ئەنجا ئەبێ دەرماڵە بدرێ و ینی بۆ ئەوەی مافێکی سەرەتایی خۆمان کە مافێکی سەرەتایی خۆمان بوو بەڵام هەتا ئێستاش نەدراوە هیچ بەڕای من لە کوردستانە هیچ ساڵێک لە ساڵتر باشتر نابێت بەڕای من بەرە دوا ڕۆینەوە ینی ئەبێ بڵین هەر ساڵە بڵین خۆزگەمان بەپار بە دیدی من باشتر نابێت خراپتر بێ باشتر نابێت کەسێکی نێگەتیڤ نیم بۆ ژیان بەڵام وای ئەبینم ئێستا من چۆن یعنی لە خۆمەوە بڵێم ساڵی 2023 ساڵێکی باش نابێ بەڵام بەپێ و ئەزمونێکی هەم بووە ئەو دەسەڵاتێک کە بینیومە بەجددی هیچ شتێکی وام لێ نەبینیوە ها بڵێم تاوە ساڵێکترمان باشتر بێ لەم ساڵمان چونکە لانی پەیوەندیدارەکانمان زۆر ینی بێ هەڵوێستن ینی زۆر بێ هەڵوێستن لە ئەو شتانی کە ڕوەدەن لە شارەکەمانە لە وڵاتەکەمانە یعنی زیاتر من بۆ لانی پەیوەندیدارە گەڕێنمەوە گەنجمانەیە هەبێیوە ئەبێ ئەڵێ لەم وڵاتە هیچ نابێت لەم وڵاتە هیچم دەست ناکەوێ پێویستە بڕۆم بۆ دەرێوەڵا بەس من ئەو وینە بە باش نازانم پێویستە هەر گەنج و پلانێکی خۆی هەبێ لە وڵاتەکەمانە توندوتیژی زۆر بەرامبەر ئافرەتەکرێت یعنی هیوام وایە ژنەکان بەهێز بن بەرامبەر ئەو توندوتیژیانە و نەڕوخێن و هەر ژنێکیش یعنی کار و پیشەی خۆی تایبەت بە خۆی هەبێت خۆشە ئافرەت بۆ خۆشی باریکی ئابووری خۆی هەبێ هەم بۆ خۆی و خێزانەکەی باشتر بێت.